ساڵتان لێ بمکاتان باش بینەر بیسەر خۆشەویستەکانم خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی ئێواری سلێمانی هاتمەوە دیدەنی ئێوە هیوادارم کە بتوانین پرۆگرامەکەی ئەم جارەشمان وەکتەوەی پرۆگرامەکانی دیکە ڕەزامەندی ئێوە بەدەست بێنەوە هەروەها باس لە بابەتانێک بکەین کۆمەڵە باسێک بکەین کە لەگەڵ میوانە بەڕێزەکەم ڕاستە و خۆ بەسوود بۆ ئێوە بگەڕێتەوە و هەروەها وەڵامەکانی میوانی بەڕێزم دەزانم هەموو ئامۆژگاری گرنگ دەبن بۆ ئێمە و پرۆگرامی ئەمڕۆوان پرۆگرامێکی زۆر تایبەتە پرۆگرامێکە هەم ئاینیە هەم زانیاری وەرگرتنە لەگەڵ زۆر بەڕێز لە ئەمڕۆدا مەلا موختار زەردۆیی کە بەڕێزیان پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی شێخ فەریدن لە سلێمانی زۆر بەخێر بن مامۆستا خۆشحاڵم لێرە دەتان بینم. سپاسدانەکەم زۆر بەڕێز. سپاس بۆ بەڕێزتان. مامۆستا بابەتی دیاریکراومان بۆ قسەکردن لە ئەمڕۆ کە حەزەکەم لەگە بەڕێزتان گفتوگۆی بکەین و هەروەها چەند پرسیارێکم هەیە سەبارەت بەوە کە قسەی لەسەرکەین ڕۆژانی نۆمینەی حاجیانە کە ڕۆژانێکی گرنگن و بەڕاستی و هەروەها پرسیارەکەشم لەسەری ئەوەیە نۆڕۆژی ئەم مانگە واتە نۆڕۆژی مانگی زولحەجە کە بزانین گرنگی ئەم نۆڕۆژە لە چیدایە و لە کوێدا باس کراوەوە هەروەها چۆن ناوی هێنراوە لە قورئانی پیرۆزدا. بەناوی خوا درود بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم. سڵاومان هەیە بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە داواکاری نەخوای پەروەردگار ئینشاءالله ئەم قسانە بیدا بە دڵمانە بۆ ئەوەی کە بتوانین سوودی لێ وەربگرین ئینشاءالله. طبعا نۆمینەی حاجیان خوا لە قورئانە سوێنی پێ ئەخوات. بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر. ليالي عشر ئەو دەشەوەیە کە شەوی جەژنیشی پێوە بێت نۆ ڕۆژەکەی نۆمینەی حاجیان و بە شەوی جەژنیشەوە ئەکاتە دەشەو. خوای پەروەردگار سوێنی خواردووە بەو دەشەوە. کاتێکە خوای پەروەردگار سوێنەخوا بە شتێک دلیل لەسەر گرنگی ئەو شتە. یعنی خوای پەروەردگار ئەوێ شتەکەت پێ بناسێنێ پێ دڵێ ئەم شتە زۆر گرنگە بۆیە خوای پەروەردگار بە تعبیری گرنگە پێت ناڵێ سوێنی پێ خوا فەرمێ سوێن بەو دەشەوە. کاتێکە خوای پەروەردگار سوێنی خوارد بە ئەو دەشەوە ئەبێ من و تۆیش بزانین کە ئەم دەشەوە حکمەتێکی تایە کە خوای پەروەردگار سوێنی پێ ئەخوا. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکانیە حکمەتەکەی خوای پەروەردگاری بۆ ڕوون کردوینەتەوە. بۆ نمونە پیغمبر صلى الله عليه وسلم فرمي ما من أيام العمل صالح فيها أحب إلى الله من هذه الأيام. هیچ ڕۆژێک نییە بەقەدەر ئەم چەند ڕۆژە کە نۆمینەی حاجیانە کە کردەوەی چاک بەلای خواوە خۆشەویست بێ. یعنی خوای پەروەردگار لە ماوەی ئەم نۆ ڕۆژە کردەوەی ساڵحی کردەوەی چاکی زۆر پێخۆشترە لە باقی ڕۆژەکانی تر کە باسی ئەکات. جا سەحابەکان عەرزی پێغەمبەریان کردوتیان یا ڕەسوول الله پیاوی وا هەیە ڕوا بۆ جیهادکردن ڕۆحی خۆی دائەنێت. یعنی ئەو کەسە کە ڕۆحی خۆیشی دائەنێ بەخەدەر ئەم عیبادەتکردن لە ماوەی ئەم نۆ ڕۆژە هەر لە لای خوا خۆشەویست نییە. پێغەمبەری خوا فەرمی لە لای خوا هێشتا خۆشەویست نییە مەگەر کەسێک ڕۆحی خۆی و حەچی ماڵ و سەروەت و سامانی هەیە ئەو ڕۆژە لە پێناوی خوادای بنێ مەگەر ئەو کەسە بگاتە ئەو کەسەی کە عیبادەت دەکات لە ماوەی ئەم نۆ ڕۆژە ئەو ئەجر و پاداشتی دەست بکەوێت. بۆیە بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە پێمانە فەرمی عەمەل بکەن بەڕاستی عەمەلەکانیش پێغەمبەری خوا دیاری کردو بۆمان. یەکێک لەوانە کە ڕۆژوگرتنە ڕۆژوگرتن لە ماوەی ئەم چەند ڕۆژە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت وئین صیام یوم منها یعدل صیام سنة. یەک ڕۆژ بە ڕۆژوو بە لە نۆمینەی حاجیان وەکو وایە یەک ساڵ تایە بە ڕۆژوو. مامۆستا ببوورە قسەکەشتان پێ بڕم بەڵام لەلام گرنگ بوو پرسیاری ئەوە بکەم بابەتی بە ڕۆژووبوون لەم نۆ ڕۆژەدا و لە هەمان کاتە ڕۆژی عەرەفە ڕۆژێک پێش جەژنی قوربان یاخود پێش جەژنەکان زۆر بە گرنگی و باز دەکرێت. جا پاداشت و پایی بە ڕۆژووبوون لەو نۆ ڕۆژە لەگەڵ ڕۆژی عەرەفە جیاوازیان هەیە یاخود هەموو ڕۆژی عەرەفە جیاوازیەکەی ئەوەیە کە ئەجر و پاداشتەکەی زیاترە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینشاءالله گەر فرسەدە بوو دەرفەدە بوو ئینشاءالله ئەچینە سەر باسی ئەو فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا لەبارەی ئەم نۆ ڕۆژەکەەوە بە عام بێ لە ڕۆژی عەرەفە یعنی ڕۆژی عەرەفە بەبێ ئەوەی کە ڕۆژی عەرەفە جارە دیاری بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەم نۆ ڕۆژەکە یەکێک لەوانە حەدیثێکی کە هەیە پێغەمبەری خوا فەرمێت
عمل و کرداری باش لەم ڕۆژە بەلای خواوە زۆر شیرینە. پێغەمبەری خوا فەرمێ فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد، لا إله إلا الله زۆر بکەن، الله أكبر زۆر بکەن، الحمد لله زۆر بکەن. یعنی کاتێک کە ئینسان ئەگەر خەریکی ئیش و کارێکە با بەدەم ئیش و کارەکەیشەوە زیکر و تەسبیحات بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو چۆن مەسەلەن لە لایەکەوە کە ڕۆژوەکە دیاری کراوە لەم لایشەوە کۆمەڵی ویردی بۆ دیاری کردوین کە ئەم ویردانە لە ماوەی ئەم چۆن ڕۆژە لەسەر زمانەمان بێ و جێبەجێ بکەین. بەڵام ئەمە باسی نۆڕۆژەکە کە دەست خۆشمیش بەبەستمەوە بۆ ئەمە جیاکەینەوە، ئەمانەمان ئەمە بێ جیای بکەینەوە. بەڵام بەنسبەت لە ڕۆژی عەرەفە پێغەمبەر صلی الله عليه وسلم جیای ئەکاتەوە لە باخی ڕۆژەکانی کە وەکو لە ڕۆژوەکە باسمان کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە ڕۆژووی یەک ڕۆژ لە ڕۆژی عەرەفە بەقەدەر یەک ساڵ وایە لە نۆڕۆژەکە لە ماوەیە فەرموویە بەقەدەر یەک ساڵ وایە. وقيام ليلة فيهن كقيام سنة، ئەگەر شەوێک هەڵسی شەو نوێژ بکەی لە ماوەی ئەم نۆڕۆژە یەک شەو وەکو وای یەک ساڵ عیبادەتت بەندایەتی جێبەجێ کرد بێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەعام جارێ باسی نۆڕۆژەکەکە. بەڵام فەرمودەی ترمانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ڕۆژی عەرەفەکە. ڕۆژی عەرەفە ڕۆژێکی زۆر زۆر جیاوازە، چونکە ڕۆژی عەرەفە لە هەموو گۆشەیەکی سەرزەویەوە عالم ئەڕوا لە شاخیان لە کێوی عەرەفە کۆ ئەبێتەوە. یعنی سیرەکەی هەموو زمانێکی تایە، هەموو جلوبەرگێکی تایە، بەڵام بە یەک جلوبەرگەوە هەمووی جلوبەرگی خۆی فڕەداوە لە یەک جلوبەرگە، هەموو نەتەوەکان بە یەک ڕنگ و بە یەک جە، هەمووی ینی بە زمانە جیاوازەکانەوە بە ڕەنگە جیاوازەکانەوە بە هەموو چین و توێژێکی ناو کۆمەلگا بە ژن و بە پیا و تەنانەت بە مناڵیشەوە کە ئاسیرەکەی ئەڕۆنە ئەو شوێنە لە یەک شوێن هەموو کۆبووتەوە لە هەموو سەرگۆی زەویەوە ڕۆیشتووە بۆ ئەو شوێنە لە عەرەفە کۆبنەوە ئالەوێەوە هەمویان دوعاکەن خوای پەروەردگار ئەو ڕۆژە لوتفی زۆر زۆرە لەبەرەوەی کە ئەو دوعایەنە ئەو ڕۆژە ئەکرێ هەر کە تۆیش لێرە لە ماڵەکەی خۆتا هەر عەمەل و عیبادەتێ بکەیت خوای پەروەردگار ئەو لوتف و کەرەمەی کە هەیەی بەرامبەر بە ئەهلی عەرەفە ئینشاءڵڵا بەرامبەر بەو کەسانیش هەیەی کە لە شوێنەکانی کەەوە عەمەل و عیبادەتی تیا جێبەجێەکەن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە لە حەدیثێکە ما من يوم أكثر من أن يعتق الله فيه عبدا من النار من يوم عرفة. ساڵ کە 350 ئەوەنە ڕۆژە یا 360 ئەوەنە ڕۆژە، چونکە بە گوێرەی ساڵی مانگ ئێمە فەرقی هەیە، 10 ڕۆژ فەرقی هەیە. بە گوێرەی ساڵی مانگ ئەگەر حسابی بکەین ساڵی عەرەبی یا بە گوێرەی ساڵەکانی کە ساڵێک کە بەو هەموو ڕۆژانەوە هیچ ڕۆژێک نییە بەقەدەر ڕۆژی عەرەفە خوای تەعالا لە بەندەی خۆی خۆش ببێت. یعنی لە ڕۆژی عەرەفە یا ڕۆژێکە کە زۆرترین خەڵک تایە ئازادە بن لە ئاگری جەهەنەم و خوای تەعالا لیان خۆشە بێ و وەکو چۆن بڵێ ئەڵێ عەفوی عام، عەفویەکی عام. خوای پەروەردگار ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژێ زیاتر مەرحەمەتی هەیە و لە هەموو ڕۆژێ زیاتر تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە خوای تەعالا فەرمووی بە مەلایکە فەرمووی ئەی مەلایکە سەیری بەندەکانی من بکەن. یعنی فەخر و شانازی ئەکا بە عەبدەکانیەوە لە ناو مەلایکە فەرموو بزانە ئەوان چی ئەکەن بۆ ئێمە. یعنی کایتێکە خوای پەروەردگار فەخر بە کەسێکەوە بکە بەڕاستی یعنی دەلیلە لەسەرەوە کە خوای تەعالا لوتفی زۆرە لەگەڵ ئەو کەسە. بەڵام بەنسبەت ڕۆژووەوە لە ڕۆژی عەرەفە پرسیاریان کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرەفە بە تایبەتی سئیل النبی صلی الله عليه وسلم عن صوم يوم عەرەفەتە لەبارەی ڕۆژی عەرەفەوە پرسیاریان لێ کرد. پێغەمبەری خوا فەرمی یکەفر السنة الماضية والباقية. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی کەفارەتی گوناحی 2 ساڵە. ڕۆژووی عەرەفە ئەبێتە کەفارەتی گوناحی 2 ساڵ. یعنی ساڵی کە ڕۆیشتووە و ساڵی داهاتوو خوای تەعالا ئەم ڕۆژوە ئەم عیبادەتەکە تۆ ئەیکەی لە ئەم ڕۆژوە لە ڕۆژی عەرەفەیە خوای تەعالا بۆ دەکا بە عیبادەتی بایکا بە کەفارەتی گوناحی 2 ساڵ. خوای گەورە بەنسیبی هەمووانی بکە. ئەوشمان با لە بیر نەچێت پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی کەشمان بۆ باز دەکات لەبارەی لە ڕۆژی عەرەفەوە پێغەمبەری خوا فەرمێ خەیر الدعاء دعاء يوم عەرەفە، باشترین دوعا ئەو دوعایەکە لە ڕۆژی عەرەفەیە بیکەی. تۆ لە ماڵەکەی خۆتا دانیشتوی لەسەر کارەکەی خۆتی لە هەر جێگایەکی کە لە هەر شوێنێکیت ئەو دوعایانەی کە لە ڕۆژی عەرەفە بیکەی زۆر زۆر جیاوازترە لە دوعاکان کە لە باقی ڕۆژەکانی کە کردوتە. بۆیە بەڕاستی ڕۆژی عەرەفە ڕۆژوەکەی جیاوازە، زیکر و تەسبیحاتەکەی جیاوازە، پاداشتەکەی
و دوعاکانی جیاوازە کە خوای تەعالا زیات زووتر و باشتر قوبوڵی ئەکا و جێگەی خۆی ئەگرێت بۆیە ڕۆژی عەرەفە خوای تەعالا فەزڵی داوە بەسەر باقی ڕۆژەکانی کرد. دەستەکانە خۆش بێ خوای گەورە ئەجری بەڕێزی شتامداتەوە بۆ هەموو ئامۆژگاریە باشخانە و بەبیرهێنانەوەی هەموو مسلمانان. ئێمە گرنگە بەردەوام لە هەموو کاتەکاندا زۆرێک لە شتەکان کە دەشی زانین بەڵام هەمیشە مرۆڤ پێویستی بە بیرهێنانەوەی و بە ئاگادار بوونە. حەزم کرد پرسیاری کەم بکەم مامۆستا سەبارەت بە حاجە بەڕێزەکانمان لە کاتی جێبەجێکردنی فەرزەی حەجی خۆیاندا لە ماوەی ئەم 9 ڕۆژەدا ئایا ئەو با بڵێن کارە ئاینیانی ئەوان دەیکەن ئەو فەریزە ئاینیانی ئەوان جێبەجێ دەکەن هەمان شتەکە ئێمەش لە دەرەوەی حەج لە دەرەوەی خاکی مەکە و مەدینەکە دەتوانین بیکەین یاخود جیاوازیان هەیە بۆ ڕۆژانی نۆمینەی حاجیان ئەوانیش یاخود ئەوان هەنگاوی تریان هەیە جێبەجێ ئەەکەن بۆی حەجەکەیان کامل ببێ ئەو جیاوازیە چیە لەو نێوەندا؟ طبعا حەج کۆمەڵێک قۆناغی خۆی هەیە بەڵێ وە کۆمەڵی شوێنی جیاوازی خۆی هەیە کە ئەو قۆناغانەی تر لە حوتەم و هەشتەم و نۆیەمی نۆمینەی حاجیانەوەی تر دەست پێ کاکە ڕۆن بۆ خاکی مینا لێوە ڕۆن بۆ مزدەلیفە لێوە ڕۆن بۆ عەرەفات کێوی عەرەفات لێوە جێبەجێەکەن ئەوان شوێنەکان جیاوازە چونکە ئەو شوێنانەی کە تۆ بۆ مەراسیمی حەج و کاڕۆن حەجی تیاکەن بەڕاستی ئێمە ئەو شوێنانەمان دەست ناکەوێ بۆیە بەڕاستی ئەوان کۆمەڵشتی جیاوازی شوێنی جیاوازیان هەیە کە ئەو شوێنانە تایبەتە بەوانەوە ئەوانە ڕۆن لەو شوێنە سەردانیەکەن بەڵام وەکو عمل و عیبادەتەکانمان فەرق و جیاوازیەکی نییە ئەگەر لەوێ بیگری و لێرە بیکەی هەروەکو یەک وایە وەکو پاداشتەکەی وەکو یەک وایە بەڵام ئەوان کە ئەڕۆن مەراسیمی حەج جێبەجێەکەن مەراسیمی حەج جێوڕێی تایبەتی خۆی هەیە ئەوان بۆ ئەو شوێنە تایبەتانە ئەڕۆن. بەڵێ لە شێوازی خێرکردندا لە ماوەیەدا لە هەمان شێوەی عیبادەتەکان و ئەو سروشە ئاینیانەی بەگشتی هەیە پێشمان دەوترێت کە خێرکردن هاوشەوەی دوعاکان و کارە چاکەکان باشن. تایبەتر مەبەستم لە شێوازی خێرکردنە لە ئەم ماوەیەدا کە پێش جەژنی قوربان ئێمە هەموو دەزانین لە جەژنی قورباندا قوربانیکردنمان هەیە. ئایا لەو ماوەیەشدا خێرکردن بە ئەندازی قوربانیکردن هەیە یاخود ئەمەش جیاوازێکی تەواوی هەیە و ئەو خێرکردانە چین لە 9 ڕۆژەدا دەکرێت و جیاوازێکی لەگەڵ خێرکردنی قوربانی؟ ئەمە لێرامێ دووشت جیا بکەینەوە. بەڵێ یەکێکیان زەمانی یەکێکیان مەکانی. بەڵێ بە گوێرەی مەکانیەکە بە گوێرەی شوێنەکە مەکە و مەدینە عەمەل و عیبادەت لەو دوو شارە لە 12 مانگەکە لەو دوو شارە عیبادەت ئەجری زیاترە لە باقی شارەکانی کە بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموێت نوێژێک لە مەدینە بە 1000 نوێژە بەڵام نوێژێک لە مەکە بە 100,000 نوێژە. عملیە کردەوەیەکی چاک لە مەدینە بە 1000 قاتی خۆیەتی لە مەکە بە 100,000 قاتی خۆیەتی. بۆیە هەر عملیەک لە مەکە و مەدینە بکرێ خوای پەروەردگار پاداشتەکەی زۆر زۆر زیاتر ئەکات لەوەی کە لە باقی شارەکانی کە ئەکرێت جگە لە مەکە و مەدینە. وەکو پاداشتی ئەمە بە مەکانیەکەی بە دیاریکردنی شوێنەکە فەرقی هەیە. مەکە و مەدینە دائیمەن ئەجر و پاداشتیان جیاوازە بەڵام بە گوێرەی زەمانیەکە کاتەکە مەسەلەن بڵێن لە نۆمینەی حاجیانە عەمەل و عیبادەتکردنەکانمان وەکو یەک وایە ئیلا مەگەر پاداشتی مەکە و مەدینە جیا بێت چونکە پاداشتی مەکە و مەدینە جیاوازترە لە باقی شوێنەکانی کە یعنی مەکە و مەدینە بۆ خۆیان تایبەتمەندیەکی خۆیانیان هەیە بۆیە هەر عەمەلێکە ئەوان بیکەن ئەگەر لە شاری مەکە بن یا لە شاری مەدینە بن بە دڵنیاییەوە پاداشتی زیاترە لە ئەو عەمەل و عیبادەتانەی کە لە دەرەوەی مەکە و مەدینەکرێ لە 12 مانگەکەشان نەک تەنها لە ماوەی ئەم 9 ڕۆژە کە نۆمینەی حاجیانە واتە لە 12 مانگەکەیشتا عەمەل و عیبادەت دەوێ فەرق و جیاوازی لە ڕووی جێگەوە جیاوازی هەیە. مامۆستا دەرفەتیەوە ژۆر بگرم چەند پرسیارێک سەبارەت بە جەژن بکەم لە بەڕێستان. جژنی قوربان لە قورئانی پیرۆزدا بە هەمان ژماری ئەو ڕۆژانە هاتووە کە ئێمە لە کولتوری کوردی خۆماندا جەژن دەکەین و 4 ڕۆژمان کردوتە جەژنی قوربان لە کاتێکدا دەزانین جەژنی ڕەمەزانی پیرۆز خۆی 1 ڕۆژە بەڵام وەکو ڕەسمە ئاینیەکە خەڵکی ئێمە 3
سێ ڕۆژ جەژن دەگات ئەمە بۆ جەژنی قوربانیش هاوشێوەیە یاخود جیاوازی هەیە بەڵێ طبعا جەژن لە شەرعا کە باسیەکە جەژن لە قوربانی شەو لە ڕەمەزانی شای یەک ڕۆژە بەڵام لە جەژنی قوربانە جگە لە ڕۆژی جەژن ئەیام متەشریقمانەیە ئەیام متەشریق سێ ڕۆژن تایبەتن بە قوربانیکردن ئەیام متەشریق ئەو سێ ڕۆژەیە کە تایبەتە بە قوربانیکردن واتەوەکو چۆن لە ڕۆژی جەژنا قوربانی ئەکرێ لە دوای نوێژی جەژنەوەی قوربانی دەست پێەکە سێ ڕۆژیش دوای جەژن کە ئاکاتە چوار ڕۆژ بە ڕۆژی جەژنەوە ئەمانە ڕۆژی قوربانیکردنن بەڵام وەکو ڕۆژی جەژن جەژنی قوربانیش تەنها یەک ڕۆژە بەڵام سێ ڕۆژەکەی دوای جەژن پێوترێ ئەیام متەشریق ئەو ڕۆژانە کە قوربانیکردن تیا ڕێگەدراوە جا هەر لە بابەتی قوربانیکردن ڕەنگە زۆر کەس هەبن ئێستا بیانێ ئەم پرسیارە بکەن تایبەت ئەو خانەوادە بەڕێزانەی ئازیزێکیان کەسێکیان لە جێبەجێکردنی فەڕیزەی حەجەوە ئینشاءالله هەموو حاجیامان بە سەلامەتی بگەڕێنەوە ئەنجامدانی ئەو قوربانیە ئاژەڵەکە بە قوربانی دەکەن بۆ حاجە بەڕێزەکان مەرجە لە خاکی سعودیە بێ یاخود لە خاکی مەکە و مەدینە بێت یاخود دەکرێت کە گەڕانەوە لێرەش قوربانیەکەیان بکەن یان پێشوەختە کە سوکاریان بۆیان ئەنجام بدەن طبعا بەنسبە فیدیەوە فیدیە جیایە قوربانی جیایە فیدیە ئەو کەسەی کە فیدیەی ئەکەوێتە سەر چونکە بەڕاستی بەعزێک کەس هەیە لە حەجە بۆ نمونە کە داخلی شاری مەکە بێت بە عەمرە ئیحرامە پۆشیە کاتێکە بە عەمرە ئەیپۆشێت ئەبێ فیدیە ئەکەوێتە سەر حیوانێک ئەبێت سەر ببڕێ کۆمەڵە فیدیەمان هەیە کە لە شەرعا بە تەفسیل باس کراوە بەڵام وەکو پێشتریش باسمان کرد هەر شتێک لە مەکە بیکەی 100,000 خێری هەیە بۆ نمونە حیوانێکە گەر بتەوێ بیکەی بە قوربانی لە دەرەوەی مەکە بیکەی بە قوربانی ئەو حیوانە خێری یەک حیوانە دەسەکەوێ بەڵام ئەگەر لە شاری مەکە بیکەی خێری 100,000 حیوانە دەسەکەوێ ئەجر و پاداشتەکە زۆر زۆر زیاترە لەوەی کە لە دەرەوەی شاری مەکە بیکەی بۆیە عیبادەتکردن لە ئەو شارە و کووتمان جیاوازە لە باقی شارەکانی کە دا لەبەر ئەوە بەڕاستی فرسەتە ئەو کەسانی کە ڕۆن بۆ حەجوان لەو شوێنە پیرۆزە لەبەر ئەوەی کە ئەجری زۆریان دەستکەوێت چونکە ئەجری زۆر ئەو من بۆ نمونە من وام لە مەکە ئەگەر بتوانم لەوێ حیوانی سەر ببڕم لێرێژە توانم حیوانی سەر ببڕم بەڵام بوو ئەوەی کە ئەو فرسەتم لە دەست دەرنەچێکە ئێستا وام لە شاری مەکە و حیوانێکم بە 100,000 حیوان خوای تەعالی لێ وەرەگری و قبوڵیەکە لێم بۆ ئەوەی کە پاداشتم زۆرتر بێت ئەبێ لە شاری مەکە بیکەم و لە ئەتوانم وەسێتیش بکەم بڵم کاکە گیان یا مەسەن ئێستا تەلەفۆن هەیە تەلەفۆن کابرێ لە شارەکەی خۆشم بۆ فەقیر و هەژاری شارەکە لەوێشە حیوانێکم بۆ سەر ببڕن دوو حیوانم بۆ سەر ببڕن یا وەڵاخێکم بۆ سەر ببڕن زۆر ئاساییە بەڵام ئەو فرسەتە لە دەستی خۆی دەرنەکە لەو شوێنەیە کە حیوانێک بە 100,000 حیوانە بەڕاستی فرسەتێکی گەورەیە بۆیە ئەبێ لەوێ سەری ببڕێ باشترە بەڵێ دەستان خۆش بێ مامۆستا سەبارەت بە قوربانیکردن لە ئێستادا لەگەڵ سەردەمەکان گۆڕانکاری دروست دەبێت و زۆر جار لە زۆر بابەتی ئاینیدا دەبینین مناقەشە دروست دەبێت و لەلایەن هەندێک کەرێکە و ڕابۆچوونەکان و لێکدانەوەشیکردنەوەکان دەگۆڕن ڕاستیەکەی بەڵام ئەوەی ئێمە دەزانین ئەوەی کە ڕاستە هەر ئەوەیە کە لە کتێبی پیرۆز و قورئانی پیرۆزدا بۆمان هاتووە سەبارەت بە قوربانیکردن دەمێت پرسیارەوە بکەم لە ئێستادا هەندێک لە وڵاتان و ناوچەکان لە بارودۆخێکی زۆر زۆر ناهەمواردان خەڵکانەکان هەر بە سروشتی ناوچەکەی خۆیان ڕەنگە گۆشت خواردن نەتوانن بە ئاسانی و بە شێوەیەکی بەردەست وەکو وڵاتانی ئێمە بیخۆن تا چەندە دروستە لە ڕووی ئاینیەوە ئێمە گرمانێ قوربانیەک ئەنجام بدەین پارەکەی بنێرین بۆ ئەو وڵاتانە بۆ نمونە یەکێک لە وڵاتانە لە ئەفریقا لە وڵاتی غانا لە هەندێک جێگە هەیە لە ئێستادا کۆڕ و کۆمەڵ و گروپیش دروست بوون کوردی خۆمانن دەڵێن لە ڕێگەی بانکە ئەلکترۆنیەکان و پارەکەمان بۆ بنێرن ئێمە لە قوربانەکەتان بۆکەین ئێوە بەڕێستان ئایا فتوایەکی شەرعی هەیە لە چەند ساڵی دواییدا لەسەر بابەتێکی وەها چونکە زۆرترینی خەڵکی لە ڕووی بەزەییەوە ڕەنگە ئەگەر ئەمە دروست بێت هەوڵ بدات یارمەتی و خەڵکانە بە بەڵام ئایا لە ڕووی ئاینیەوە ئەمە تا چەند دروستە کە قوربانێکە لە خاک وڵاتی خۆت نەبێت منە پرسم ئایا دەستی ئەمین ماوە لە شاری کوردستانی خۆمانە هەر لەم شارانەی کوردستانی خۆمانە مەسەلەن بڵێن لەوانەیە لایەنێک گروپێک کۆمەڵێک دروست بوون من ئەیناسم و ئەیژزانم لە نزیکیشەوە معلوماتم هەیە نەک بڵێ مۆڵا شتەکە خەیاڵی باسیەکە مەگەر لە بەرنامەکان نەبێ لە دەروی بەرنامەکە توانم بڵێن فڵانەکەس ینی ناوی کەسەکەت بۆ بهێنم
قوربانی ئەکرێت قوربانیەکە کە کراوە کەسێکە مستحقە نەبراوە بۆ ئەو کەسە بەڵام جەنابەت بەرپرسێکی بردوومە بۆ پورزاکەی تۆ بۆ خاڵۆزاکەی تۆ بۆ ئامۆزاکەی تۆ تەلەفۆنەکە بۆ کاکفلانە کەس بڵێ حیوانێکی بۆ هێناوێن لەبەرەوەی تۆ مەسوولی منی بۆی لەو شوێنە دووبارە دام بنێتەوە بۆی لەو شوێنە دوورم نەقیتەوە تێگەیشتی ئەمڕۆ کابرایەت بە تۆ ئەڵێ چیاڵێ 50,000 دینارم پێ بدە قوربانیەکە بۆکەم قوربانی لەکوێ بە 50,000 لەکرێ حیوانەکەی بە 50,000 ئەگەر وڵاخیش بکڕێ هەر بە حەوت پەنجایی وڵاخێکی پێ ناکڕێ بەڕاستی بۆیە بەڕاستی ینی سەیرەکەی کابرا لەلایەکەوە فێڵ لە خەڵکە کرێ بە 50,000 دینارم دەرێ قوربانیەکە بۆکەم ئەسڵ ئەساسی نییە دەستێکی ئەمین نییە کە تۆ لە شارەکەی خۆتا لە ناو شارەکەی خۆتا کە دووریشی نەخەیتەوە دەستێکی ئەمین نییە بەڕاستی باوەڕ متمانەی پێ بکەیت وەڵی وای لێ هاتووە قوربانەکانمان کاتێکە ئەیدەی بەو گروپانەی کە ئەوانەی بن ئەوان دووشتی پێەکەن یا ئەیبن بۆ خزب و کەسوکاری مەسوولەکانی خۆیان خەریکن خۆیان نزیکەکەنەوە بە شتە لە مەسوولەکانیان هەموو ماڵێک حیوانێکی بۆ بن یان بەکاری هێنێ بۆ لایەن و هینی خۆی پێ دروستەکە ینی کۆمەڵی خەڵکی ئەیەوێت لایەنگری بن یانەوە دڵنیابی لەوەی کە کەسێک لایەنگری نییە بۆی نابات کاتە دروسترە خۆمان بە دوای خەڵکەکان بەڵام ئەگەر دەستێکی ئەمین دەست بکەوێت دەستێکی کەسێکی دەستپاک هەبێت ئەگەر بۆ وڵاتانەی کە هەژار و نەدار و نەبوون بە دڵنیاییەوە دڵنیابی لەوەی کە ئەم کەسە بەڕاستی هیچ کارێکی تری پێ ناکات جگە لەوەی کە قوربانی و ئەیبا بۆ ئەو خەڵکە بەڕاستی یعنی ئەگەر دەستێکی ئەمین هەبێ و حیوانەکە بەرێ و بیبا بۆ ئەوێ بیکا بە قوربانی بەڕاستی خێری زۆر زیاترە ئەمە یەکەم دووهەمینیان ئەگەر بێت و حیوانێک بکڕێت بە حیوانەکە بە زیندویی ئێمە خۆمان لە بیرمانە لە ساڵی نەوەتەکانە بەڕاستی لە کوردستانی خۆمان بە خەڵک پەرێشان بوو بەڵام بازێک ڕێکخراو هاتبوون حیوانیان نەدا بە خەڵک ینی دوو بزنیامدایە بە هەر کەسیوان و فلانە کەس دەوڵەمەنە کابرا شیرەکەی خوا ئەتوانێت هەر هیچ دەبێت بە شیری بزدەکەیش بێ مناڵەکانی پێ بەخێوەکە مناڵەکانی نامرن لە برسانە بۆیە بەڕاستیەگەر دەستێکی ئەمین هەبێ بتوانێت لایە لەو خەڵکە فەخیر و هەژارانە بکاتەوە بتوانن ئەوەی کە خەڵکی ئێمە بەڕاستی من ئەتوانم بڵێم 10 ساڵیشە خەڵک برسی نەبووە 10 ساڵە خەڵک ڕۆژێ لە ڕۆژان بڵێ یەک ڕۆژ برسێتی بەسەر هاتووە برسیمان نەبووە لە مانگی ڕەمەزانیشە ئەمەنە شەو ئەمەنە ئەخۆین بە ڕۆژیشا برسیمان نابێ یانە ئێوارەکە نانەخۆین زۆر مشتاقی نان خواردنەکەنین برسیمانە لەوانەیە لەبەرەوەی نانمان زۆر خواردووە تینومان بێت لەبەرەوەی زۆر تێرین تینومان ببێت تینوێتی بێتاقەتمان بکات بەڵام لە وڵاتی خۆمان الحەمدولله ئێمە وڵاتێکین خوای تەعالا ئەو پەڕی ڕەفاهیەتی داوە پێمان و ئێمە الحەمدولله تێر و تەسەلین یعنی ئەگەر بێت و بکرێ بیبێن بۆ ئەو وڵاتە فەقیر و هەژارانە دەستێکی ئەمینە بێت بەڕاستی ئەوشە خێرێکی زۆر گەورەیە بەڵێ ئینشاءالله مامۆستا پرسیارێکی دیکە سەبارە بە قوربانیکردن هەندێک کەس لەلایەن زۆر گرنگە ئەوە بزانن و دەکرێت بڵین لە کۆنەوە واباوە بۆ قوربانیکردن دەڵێن دەبێت لە حەوشەکەی خۆت بێ خوێنەکەی لە ماڵەکەی خۆت بڕژێت ئەمە تا چەندێک وەهایە یاخود دەکرێت لە جێگەیەکی لە کوشتارگەکان و من لە تەنها تایبەت لە ڕوو ئاینێکە و پرسیارە ئاڕاسی بەڕستان دەکەم دەزانم کۆمەڵە وەڵامی تری هەیە لە ڕووی تەندروستی و لە ڕووی بابەتی زانستی ئەوانەوە بەڵام تایبەت لە ڕوو ئاینیەکەوە قوربانی تا چەندێک گرنگە لە ماڵەکەی خۆت لە حەوشەکەی خۆت بکرێ و خوێن لەوێ بڕژێ یاخود ئاساییە تەنها گۆشتەکە پێشێکی پێشوێ باسی قوربانی بکەم لە حەوشەکەی خۆمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت یەکێک لە بەشەکانی ئیمان ئەوەیە کە ئیماتەة الئەذى عن الطریق ئەگەر بە ڕێگایەکە ڕۆیشتی چیلکەیە دارێشتێ کەوتبوو لەسەر ڕێگاکە پاک بکەرەوە ئەمە نیشانەی ئیمانە بۆ ئینسانی ئیماندار بەڵام قەت ناگونجێت بۆ ئینسانی ئیماندار ئەگەر بەڕاستی ئەهلی ئیمان بێت لە کاتێکە کە قوربانی ئەکابیبا لەسەر جادەکانە ورگوڕی خۆڵەکەی و ئەو شتانەی کە بەکار ناهێنە لێ فڕێ بداتە سەر جادە و ڕێگەوبانەکان یەکەم ژینگە پیسەکە دووهەم مێشومەگەزێکی زۆر پیا ئەکات سێهەمین خەڵکێکی زۆر نەخۆشەکە زەرەر و زیانی بۆ خەڵگە بێ ئەگەر کابرا بیر لە عیبادەت کاتەوە بەڕاستی بیەوێ عیبادەت بۆ خوا بکە بەڕاستی نابێ زەرەر و زیانی هەبێ بۆ خەڵک نابێ زەرەر و زیانی هەبێ بۆ کۆمەڵگا بۆیە بەڕاستی پێشەوەی بڵم لە ماڵەکەی خۆتا بیکە منە بێ بەڕاستی پێ باسی مەترسیەکەی بکەم ئەم ڕۆوای لێ هاتووە گەورەترین مەترسی ڕووی کردوێتە کۆمەلگاکەی ئێمەکە بە بۆنەی ئەو پیسیەوە دەیان نەخۆشین و ڤایرۆس بەڕاستی هاتوۆتە ناو کۆمەلگاکەی ئێمەوە کە کابرا گرنگی پێ نادەوا ئەزانێ بەس حیوانێکی سەر بڕیتر هیچی نەهێشتوێتەوە
بۆ 10 ماڵ گۆشتە با بەڵام بۆ 100 ماڵ بۆ گەنەکە بەسەر ماڵەکانە و عزیێتیانەدا و ناڕەحەتیانەکە و دەرد و بەڵاو نەخۆشییان بۆ ئەبات و ئەزانێ بە حسابی خۆشیەکە دێ بپرسیڵە کاکە قوربانیم کردووە عیبادەتم کردووە بە تەمای خوا لێ خۆش ببێ بەڵام بەڕاستی خوای تەعالا لە کەسێ خۆش نابێ کە زەرەر و زیانی بۆ خەڵک هەبێ ئێمە بێ ئاگامان لەوە بێ بەڕاستی ژینگەمان پیس نەکەین نەبین بە زەرەر و زیان بۆ خەڵک بۆ گەنی ناخۆش بەرنەدێنە ئەو خەڵکە بەڕاستی ڤایرۆس و نەخۆشی نەنێرێنە ناو کۆمەلگا لە پێش من باسی ئەوە ئەکەم بەڵام قوربانیکردن لە ماڵی خۆتا یا لە هەر شوێنێکا بێ قوربانیکردن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بە خات و فاتیمەی کچی خۆی کاتێکە قوربانیە نەکرد بۆ خات و فاتمە قوربانیە کرد بێ کەسێ بۆی سەر ببڕێ پێغەمبەری خوا هەستا تەشریفی بر فەرمی ئەی فاتیمە وەرە بۆ لای قوربانیەکەت فەرمی یەکەم قەترێ ئەو قوربانیە ئەو حیوانەکە سەری ئەبڕیت خوای تەعالا ڕەحمەت و بەرەکەتێکی تایبەتی ئەڕێژێ بەسەرتا و لە گوناهەکانیش خۆشە بێت بۆیە سونەتە کاتێکە قوربانیەکرێ بە دیاریەوە بۆستیت ئەو کەسێکە قوربانیەکەکە بە دیاری قوربانیەکەەوە بۆستێ کاتێکە سەری ئەبڕن سەیری بکە و بە دیاریەوە بێت ئەمە ئەجری زیاترە باشترە بە دیاری قوربانیەکەەوە بێت ئەمە یەکەم دووهەمینیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ئەو کەسێک کە سەیری قوربانیەکەکە ڕەحمەت و بەرەکەتێکی تایبەتی ئەڕژێ بەسەر ئەو کەسە بۆیە فەرمێت 10 ڕۆژ پێشەوەی کە قوربانیکردن نینۆکەکان لە خۆت مەکەرەوە مووەکان لە خۆت مەکەرەوە بۆ ئەوەی کە ئەو مووە و ئەو نینۆکە لەو ڕەحمەت و بەرەکەتەی بەربکەوێ بەڵام هەر کەسێ نینۆک و موو لە خۆی بکاتەوە زەرەری نییە بۆ قوربانیەکەی عینەن ئەجر و پاداشتی دەزەکەوێ بەستە نا ئەو نینۆک و مووە زەرەری کردووەکە و ڕەحمەتەی بەرنەکەوتووە ئەو نینۆک و مووی بێبەش کردووە لەو ڕەحمەتە ئەگەر بکرێت کابرا موو لە خۆی نەکاتەوە نینۆک لە خۆی نەکاتەوە تاکە ئەو کاتێکە قوربانیەکەکە با ئەو نینۆک و مۆی ژۆ ڕەحمەتەی بەرکەوێ ئەوە باشترە بەڵام ئەگەر کەسێ نینۆکی کردیا مووی لە خۆی کردەوە ئێترەوە مانعی قوربانی نییە بڵێ وڵایتر نابێ قوربانی بکاو چونکە نینۆکی لە خۆی کردوێتەوە لە شریعەتی ئیسلام هەشتیوان نافەرمێ کابرا ئەتوانێ ڕۆژانە موو لە خۆی بکاتەوە توانی نینۆکی لە خۆی بکاتەوە هیچ زەرەرێکی نییە بۆ قوربانیەکەەوە توانێت قوربانیەکە بکات باشتر وایە پێوەی بێ و بە دیاری قوربانیەکەەوە بێ بۆ ئەوی لەو ڕەحمەت و بەرەکەتە ئینشاءالله بەشدار بێت دەستان خۆش بێ خی گەورە ئەژر و پاداشتی بەڕێزیشتان باتەوە زۆر زۆر سوپاستانەکەین من زۆر زۆر خۆشحاڵ بم لە نزیکۆ لەگە بەڕێستان دانیشتم و هەموو ئەو وەڵامانەم لە بەڕێستان وەرگرت لە کۆتایی ئەگەر شتێک ما بێ بەڕێستان پێتان خۆش بە باسی کەن و من نەمپرسی بێت کاتی کۆتایی پرۆگرامەکە دەبەخشمەوە بەڕێستان وڵایتر لەوە زیاتر ئێمەش با کاتی بەڕێستان نەگرین و کاتی بیسەران و بینەران نەگرین خوای تەعالا ئینشاءالله تەوفیقماندا بۆ عیبادەتێکە جێگەی ڕەزامەنی خوای پەروەردگار بێت ئامین ئینشاءالله سپاسانەکەم هیوادارم خێر و بەرەکەتەکانی ئەو نۆڕۆژە لە نسیبی هەموو موسڵمانان و بینەرە بەڕێزەکانی ئێمەش بێت ئینشاءالله خوای گەورە یارمەتی دەری هەمووان بێ و حاجێ بەڕێزەکانیشمان بە سەلامەتی بگەنەوە خاک و وڵات و نێو خێزانی خۆیان ڕۆژ و عیبادەتی هەموو لای قبول بێ ئینشاءالله شاد و بەختەوەر بن